صديان 150 150 بەخوای دیتیت قاتی دومش بەخوای دیتیت قاتی دووەمیشەوە بە پێشە من کرد بەخوای نێش برم قاتی یەک یان دوو هەستانیەکەشم دانە نابەوە وەڵڵی زەرەرەکی زۆرمان پێکەت بە قورعان عارەبانەی دەوێ قڕم بەسەری ئەوە کاکە ئاگدار بە ها ڕاستە ئەوە ڕادەگرم مشکلێنی ڕادەگرم قیسە گرام کرد دەست پێ بکە ئاگدار بە زۆر سانیەت کەمە یەڵا چه هەڵدەبژێری 150,000 زوو 10 9 8 7 6 5 4 3 2 1 باش مۆنۆپۆلیەکە 29,000 ئەوەش بچینە کاشێری مەزبەحەک مۆنۆپۆلیە کە سعرەکەی ئاشکرایە 29,000 لەگەڵ مەزبەحەکی منداڵان بزانینەوە مەزبەحە بە چەندە ئەوە حەوزە نا دەردەچێت و 150 گوتیە باشە سکۆتەرەکە نەیدەکرد ناوەڵڵە سکۆتەرەکە زیاتر مەزبەحە 20,000 یعنی بە هەردووچی 49,000 ئەوە هەو نییە برام بەخێر بێ پیرۆزت بی بەخێر بێن لە بۆ ئاریگەی